بەڕێزان دەمەوێت سەرنجتان ڕابکێشم لە ڤیدیۆڵێکدا سەبارەت بە ڕێژەی بارانبارین لە هەرێمی کوردستان چەند بووە بەرزترین ئاست و نزیمترین ئاست لەکوێ بووە. سەرنجتان بۆ ئەوە ڕادەکێشم، هەروەها میوانشمان دەبێت لەسەر ئەم پرسە گفتوگۆی لەگەڵ دەکەن. ئەویش بەڕێز هەڵکەوت محەممەد ئەندامی مەکتەبی تەنفیزی یەکێتی گشتی جوتیارانی کوردستانە پرسیارێ دەکەین ئاخۆ لە مەترسی وشکە ساڵی دەرچووین یاخود هێشتا ماوە. پێش ئەوەی لەگەڵ میوانەکەم گفتوگۆ بکەم سەرنجتان بۆ ڤیدیۆڵەکە ڕادەکێشم، ئەوەی کە ڤیدیۆڵەکە دەکرێتەوە تێیدا ڕێژەی بارانبارین لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوو بەم شێوەیە بووە. لە هەولێر 25 ملیم باران باریوە، لە سلێمانی 28 ملیم باران باریوە، هەروەها لە دهۆک کەمتر دەبێتەوە، ڕێژەکە دەبێتە 15 ملیم، لە هەڵەبجە بەرز دەبێتەوە 40 ملیم باران باریوە، لە کەرکووچیش هەشتا بەرزتر دەبێتەوە 50 ملیم باران باریوە، لە ڕانیەش بەرزتر 85 ملیم. لە لاپەڕی دووەمی ڤیدیۆڵەکەدا کە تێیدا زۆرترین ڕێژەی بارانبارین دیاریکراوە کە لە کوێن و لە کوێنین، ئەویش ناحی هیران 107 ملیم بارانی تێدا باریوە، هەروەها لە کەمترین ڕێژەی بارانبارینیش کە تۆمار کرابێت لە قەزای خەبات بووە، تێیدا تەنها 10 ملیم باران باریوە. بۆ قسەکردن لەسەر ڕێژەی بارانبارین ئایا تا چەند وەکۆی لە کوردەواریدا دەڵێن پەڵەی داوە، گفتوگۆی لەسەر ئەوە دەکەین، هەروەها لە مەترسی وشکە ساڵی دەرچووین یاخودنا. گفتوگۆ لەگەڵ بەڕێز هەڵکەوت محەممەد ئەندامی مەکتەبی تەنفیزی یەکێتی گشتی جوتیارانی کوردستان دەکەین. کاک هەڵکەوت بەخێر بێت کە لێرە بوەستیت. بەخێر بێ کوردستان. زۆر سپاس. یەکسەر با دەست پێ بکەین، ئەم بارانە باشە، پەڵەی داوە؟ زۆر سپاس. پەرەی نەداوەکو بە بەڵام بارانەکە باشە، تاخیریشە، بەڵام ئەوەندە تاخیریش نینە، ئەتوانین بڵێن جوتیاران ئیستیفادەی لێ دەکەن. وەکو پەڵەی نەداوە. بارانی پەڵە دیارە لە سەرەتای پاییز لە مانجی نۆدا لەو کاتانە زیاتر ئەتوانین برێن ئەگەر بارانەشی مامناوان زۆر بەخۆر نەبێتن بە بەردەوامی مەسەلەن 24 کاتژمێر لە یەک کاتدا بارانەکە، بەڵام بارانەکە زۆر بەخۆر نەبێ، ئەو کاتە دەتوانین بینین پەڵەی داوە. بەڵام ئەو بارانە نەخێر پەڵەی نەداوە، بەڵام بارانەشی باشە و خراپیش نیە. ینی دەکرێت بڵین لە پێشتر ئەوەی کە تاخیر بووە درەنگ کەوتووە ئەو بارانەکە باری و بۆیە پەڵێ نەداوە. ئەگەر ڕێژێ بارانبارین زیاتر بێ دەداهاتوودا چەند ڕۆژانی ڕابردوو هەر ناکەوێتە چوارچێوەی پەڵەدان، یعنی هەر دەکرێت بڵین پەڵێ نەداوە. ئەگەر تۆزێک مەسەلەی پەڵێ شی بکەینەوە باشە، خۆی خاک لە هاوینان خاوە، بەڵام کە جستان دادێ کوڕژ دەوێت خۆی لێک دەدات. بۆی ئەمە دەڕێن پەلە زیاتر لە پاییزان ئەوەندە سار نییە، کە زۆر سار نییە، لەو کاتەدا خاک خاوە، کە خاوە بارانێکی باش و باری ئەو کاتە شەی زیاتر دەچە ژێر ئەرزە. بەڵام ئەگەر دستان دەهات، دستان ئەگەر بارانەکانیش خاوبی ناتوانین برێن پەڵەی داوە بە ئەوەی. بەڵام ئەگەر بۆ نمونە ئەگەر بارانەکە مەسەلەن 3 ڕۆژ بە بەردەوامی بخایەنێتن، ئەو کاتە ئەتانین برێن پەڵەی داوە، بەڵام ناکاتە ئەو پەڵەی پاییز بەڕاستی. ئێستا ئەگەر بەنیوەش ڕازیبی ناکاتە ئەو پەڵەی پاییز، بێگومان ناکات. باشە سوودێکی بۆ جوتیاران هەبوو ئەم بارانە؟ سوودی هەبوو یاخود؟ بێگومان ئەو بارانە سوودی هەیە، سەرەتا بۆ مەسەلەی گژوجیا بۆ مڕووماڵات، و ئەگەر ئەو بارانەش بەردەوام بێ، بەردەوامبوونی بارانەکە بێ تاوەکو مانجی نیسان مانجی 4 مەسەلەن هەر باران بێ، ئەو کاتە ئەتوانن برێن جوتوانیش لە ڕووی بەرهەمەکانی کشتتوکاڵی استفادی لێ دەکەوە، بە تایبەت مەسەلەی گەن و جۆ ئەوانەی کە بێدێمی دەیچن. بێگومان جوتیار استفادە لێ کردی و ئەو بارانەشی باشە، بەڵام بە مەرجێک بەردەوام بێ. ساڵی پارێش باران بوو لە مانجی 11 لە ناوەڕاستی مانجی 11 ئەتوانێت برێن بە دەقیقی 15-16، بەڵام لە بەهار لە فەسلی بەهاردا باران لە بۆ ئەو کاتە وشکە ساڵی کولی نەبوو، بەڵام بە نسبە بووە، توان بنێن بە ڕێژەی زەنجی ئەوەش لێدرا کە مەترسی وشکە ساڵی هەیە. با پرسیارت لێ بکەم، ینی ئەم بارانەی کە باریوە ئەوەندە لە مەترسی وشکە ساڵی دەرمان دەهێنێت یان هەر دەکرێت بڵێن ئەگەر ڕێژەکە زیاتر نەبێت دیسانەوە دەکەوێنە نێو وشکە ساڵی چۆن ئەگەر باسێکی ئەمە بکەین؟ مەسەلەی وشکە ساڵی ئێمە ناتوانین قرار لەسەر بدەن ئایا ئەمە لە ئەو بارانە لە مەترسی وشکە ساڵی دەربازمان دەکەیان نا. وەکوتم ئەگەر بە بەردەوام بارانەکان تاوەکو مانجی 4 باران بەردەوام بێ، ئەو کاتە ئەتوانین درێم لە وشکە ساڵی دەربازمان دەکات. بەڵام ئەگەر وەکو مەسەلەی پار دیسان بارانەکە بەردەوام نەبێت لە مانجی 1 و 2 3 و 4 و یان تاخیر بیتن، ینی نێوانیان مەسەلەن لە نێوان مانگێک ئەگەر جارێک باران بباری، ئەو کاتە ئەتوانم برێم لە مەسەلەی وشکە ساڵی. دارە وشکە ساڵی
دوو جۆریە جۆرێکیان مەسلەی ئاوە مەسلەی ئاوە ئەتوانە برێم ئەو بارانە دڵخۆشکەرێکە بۆ مەسلەی ڕێژەی بەروزون و بوونەوەی ئاوانە ئەوی تر جۆرەکەی تر مەسلەی دەغڕودانە مەسلەی داهاتی بەرهەمەکانی کشت و کاڵیە ینی ساری پار وشکە ساڵی کولی نەبوو وتمان نسبە بوو ینی هەندێک لە دێمیەکانیش بەڕاستی دەغڕودانەکانی خۆیان دووریەوە بەڵام هەندێکی نیان دووری بە تابێتی منتقەی گەرمیان نیان دووریەوە منتقەی هەولێر لە کەندێناوە قەراج کەندێناوە نیان دووریەوە ئەتوانە برێم منتقەی شێخان و شەنگار و ئەوانە ئیسفادیان بەڵام منتقە شاخاویەکان ئیسفادیان کردووە ئەم ساڵ چۆن دەبێت بەپێی پێشبینیەکانی کەشناسی و ئەو بارانەی کە باریوە لە چاوپار باشتر دەبێت یاخود هەمان شێوێ یاخود چاوەڕە دەکەی کە باران دەبارەیان نابارێ و کاتە بڕیاری لەسەر بدرێت ئەوە لای من نییە و بڕیاری لە بەرەوەی ئەو کەژناسیش ناتوانانی بەڕاستی ئەو ڕێژەیە دیاری بکە ئایا سار باران چۆن دەبێت بەراوردیانی بە ساڵی پار چۆنی دەبێت بەڵام بەداخەوە ینی ساری 2020 21 و 22 کە ئێستا تێداینەوە ئەوانە ساری 2020 جیاوازێکی باشتری هەبوو لە 19 لە 20 هیوادارم ئەو ساری 2022 بەڕاستی ئەو شکە ساڵێکی ئەمە لێ دەترسێن دەربازمان بکات وەکو بڕیار بەڕاستی ناتوانێت لەبەرەوەی هەمان سیناریۆی پارە لە ڕووی بارانەوە لە پارلەمانجی 11 باران باری سەرەتاکە باران ئەو ساریش لە مانجی 11 بەڵام ئایندەی مانجی 4 و 3 و 2 چی لێ دێتن ئەوە باشە بڕیارە لە من بۆ جوتیاران چ جۆرە بارانێک مای دڵخۆشیە ینی ئەو بارانە چۆنی بێت جوتیاران دەڵێن ئۆخەی ئەو بارانە بارانی باشە بارانی بەخۆڕ بۆ جوتیار زۆر پەسەند نییە باش هەر باشش نییە بەڵکو لێکەوتەی خراپی لێ دەکەوتەوە وەکو باسم کرد بارانەکە هەمووی دەڕواتن ینی بارانی بەخۆر ناوەستێ لە ئەرزە بەڵام زیاتر بارانی نما کەمەک لە نمە زیاتر بە کوردەواری ئێمە پێ دەرێن نمە باران ئەو نمە بارانە خاکی استفادە لێ دەکە خاکی استفادەیەکی شەی زیاتر دەڕوە کە شەی زیاتر ڕۆیش واتە جوتیاری استفادەی لێ دەکە ینی لە چۆڵی استفادە لێ دەکات ئەو شەیە هەر دەمینێ بە بەردەوامی بەس بارانی خۆر لەوانەیە شەیەکە مەسەلەن بۆ نمونە 2 سانتیم بستە ژێر خاکیان 3 سانتیم ئەو 6 سانتیمە ئەگەر باران کەمە نەباریان دنیا گەرم بیتن ئەو کاتە ئەو شەیە بە خێرایی نامینێتن و بەرهەمەکانی کرد بەرهەمەکانی کشتتوکار استفادە لێ ناکات بە تایبەتی مەسلەی گەنم و جۆ ئێمە زۆر بەمان نسبەی ڕێژەی 170 زوتیاران هەفتا زیاتر دەتوانێت بێت 75 تا 80 زوتیاریانی ئێمە احتیمال دێخنە سەر مەسلەی چاندنی دەغڵودان گەنم و جۆ لەسەر دێمی بەڕاستی بەڵێ باشە ینی باست کرد وشکە ساڵی دەکرێتە دوو جۆر یەکێکیان ئەوەی بۆ زەوی و یەکەی دیکەش بۆ گژوجیا و ینی جوتیاران بەم شێوەیە ئەنی هەڵگرتنی ئاو ئەم بارانە نابێتەوەی کە ئاوێکی زۆر خەزم بکرێت دوجار ئاژەڵدارانە یاخود بە هەمان شێوە بیرەکان جارێکی کە تێراوە ببنەوە ئەم کاریگەری دەبێت ئەم باران خەزمکردنی ئاو پرۆژەیەوێتن بەس بەداخەوە کە لە هەرێمی کوردستانە پرسیارەی زۆر جوان ئاراستێمە کرد ئەگەر بەزەرفەت هەبێت کەمەک ئێمە پێویستە بەڕاستی هەرێمی کوردستان پرۆژەی ئاومان هەبێت پرۆژەی چۆن بەنداوی بچووک بەنداوی ئەگەر ئێمە بەنداو بچووکمان هەبێتن شەرنی ئەو بەنداوانەی کە دروست دەکەی لەسەر مەسەلەی ڕووبارەکان بیتنە سەکانی ئاوەکان بیت زۆر شوێنمان هەیە بەنداوی بچووک دروست بکرێتن بۆ ئەوەی ئەو ئاوەی باران گڵ بدرێتەوە کە گڵ دراوە ئیسفادەشی باش لێ دەکرێت یەکەم خاڵ ئەگەر خاکەکە سوێر بێ ئەو ئاوە ڕاستەوخۆ ئاوەکەی دەگۆڕیتن دەیکاتە شیرین وەت خاکەکەش دەگۆڕیتن دووش یعنی چەند لە ژێر زەوی ئاو چتەم ئەو کاتا بەرز دەبێتەوە ئەنی ئەمە ئەبێ پرۆژەمان هەبێتن بەڕاستی ئەگەر پرۆژەمان هەبێ ئەو پرسیارێکە جەنابەت ئاراستە منێت کرد ئەتوانی ئیسفادە لێ بکەین بەڵام ئەو پرۆژانەمان نەبووە بەڕێز هەڵکەوت محەممەد ئەندامی مەکتەبی تەنفیزی یەشەتی گشتی جوتیارانی کوردستان سوپاس بۆ تۆ ماندوومان کردی زۆر سپاس بۆش سپاس